رسول الله يا شاي مدينة يا شاي مدينة. طبعا ئەوڕۆ وەکو گروپی طێبە ئەمە لەگەر چەند گەنجێکی بەڕێز هەڵساین بە سازدانی ئاهەنگێک بە بۆنەی یادی لەدایکبوونی ڕێزدار کاک مەسرور بارزانی. خی گەورە بەرەکەت بایەختە تەمەن ئینشاءالله. ئەوەی کە لە ناو دڵمانە ئەوەیە داوا لە خی گەورە دەکەن بەرەکەت بایەختە تەمەنی ئەمن و ئاسایشی شاری کوردستان و هەولێرش بپارێزی ئینشاءالله. خی گەورە هەموو لایەکی سەرکەوتوو بکە. وەڵی شتی زۆر باش کرایە و تەسەوڕش دەکەم پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله شتی زۆر باشتریش چاوەڕێ دەکەین ئینشاءالله. سرودێکت ئامادەیە کام شەو بیکەیتە دیاری بۆ بینەرانی پایتەخت هەم لەسەر ئەو مەڕاستیمێکە ئەو شەو کرایە. باشە ئینشاءالله. ئەی پێغەمبەری سەرواری ئیسلام هەر تۆ ڕابەری بۆ گشت موسڵمان لەدایک بوونی پێغەمبەری خوا هەر تۆ سەرواری یا رسول الله.